السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشكو براني باريس بخوش حالم لقلتان بم و ام درسية لسر خوشويستي خوا چون أبيتا درمانك بو دلكان من بو همو آزركاني دنون من. خوشكو براني باريس طبعي ام إنسانية كو خوشويستي لدلي دا هيا محبتي هي حزكت ام محبتي ببخشيت بكسك بجهتك بلانك. طبع إنسانة أو هاية فطرتي إنسانة لسر أوا رب العالمين إنسان أو هاي درستي كردوا. بەڵام ئێمە دائما ئەم خۆشەویستیە دوو شێوازە، یان خۆشەویستیەکەت ئەدەی بە جیهەتێک ئەم جیهەتە ڕێزت لێ ئەگرێ و تەقدیری ئەم خۆشەویستیە ئەکا و لە جێگای ئەم خۆشەویستیەی ئەدەی بێ شتێکت پێ ئەدا. یعنی مهم ئەم خۆشەویستیە سوود بۆ خۆت لێ ئەوەرەگری و ئەم سوودەشە بیتە دوو بەش. ئەم بەشێک سوودێکی موقەتە کاتیە و سوودێکیش نەکاتیە بەردەوامە. یان ئێمە خۆشەویستی خۆمان ئەدەینە جیهەتێک لایەنێک کەسێک، ئەم کەسە هیچ قیمەتێک نادەتە ئەم خۆشەویستیە، بەڵکو بێڕێژیشمانەکە بەرامبەر ئەم خۆشەویستیە. زۆر جار ئاگامان لێیە لە ئەوانەی گۆرانبێژیان گۆڕانی ئەڵێنیانی زۆربیان باسی عشقەکەن، خۆشەویستیەکەن، بەڵام هەردەڵێن یارەکەم سەلامی لە من نەکرد، یارەکەم ئەو های کرد، یارەکەم تەماشای من نەکرد، یارەکەم خیانەتم لە منی کرد، دڵی خۆمدایە دڵی منی شکاند. زۆر جار ئەم قسە ناکرد. ئەم خۆشەویستیە کە شتێکی زۆر گەورەیە، ئەو هەب بچووکیان کردوتەوە، بێقیمەتیان کردووە، بێڕێزیان کردووە، زۆر شتێکی زۆر کەم. خوشک و برانی بەڕێز، ئەمێ دەبێ بزانین خۆشەویستی سەبەبی هەبوونی ئەم کەونەیە، سەبەبی هەبوونی ئەم مەخلوقاتەیە و ئەمەیە یعنی ئەو خەیتەی و ئەو ڕابطەی کە ئێمە هەموو شتێک پێکەوە گرێداینە. بەبێ خۆشەویستی ژیان نابێ. ئەگەر تەماشای حەیوانات بکەین، یعنی تەماشای هەر شتێک بکەین مەخلوقێکی لەسەر ئەم زەوێنە، خۆشەویستی ئەوەی ڕەب العالەمین ناو دڵیدا چاندووە بۆ ژیان، خۆشەویستی بۆ ژیان، ئەو هەڵەیەکە ئەم نەخۆشیە جۆرانانە هەموو ئەو شێوازە نەخۆشیە لەم ژیانەدا ببێتە سەر و تەحملیش بکە. تەماشای تەیر بکە، تەماشای ینی مەڕ و بزن و ماڵات بکە. ئێماڵین هەموو شتێک خۆشەویستی لەلایە، خۆشەویستی هەبوون، خۆشەویستی مانەوە لەم ژیانەدا، دووربوون لە مردن. چۆن تەماشای غەزالێک بکە کاتی ینی شێرێک مانە پڵنگێک ئەسەدێک ینی ئەچیتێ، چۆن خۆشەویستی ئەو بۆ ژیان ئەوهای لە ئەکە ئەو هەندە ینی بڕۆتن بە چ شێوازێک سورعەیەکی ئەقسا بەکاربێنێت. ئەمە خۆشەویستی ژیانە ئەوهای لێ کردووە. ئەوەی مقابلیش عینەن خۆشەویستی ژیانەوە لایەکە ئەچیت ئەم فەریسە بگرێ بخوا. هەموو شت لە بەم شێوازەیە. خوشک و برانی بەڕێز، بەس کەس وەکو ئینسانیە، چونکە ئینسان لە هەموو مەخلوقاتەکان گەورەترە، خۆشەویستەکەی کو لە ناو دڵدایە دەرەجێکی عەجیب و غەریبی هەیە. ئێمە بەس دوو شتمان هەیە لەلای، یەک خۆشەویستی، یەک ترس. یان ئێمە ئەم خۆشەویستیە و ئەم ترسەیە هەردووک ئەدەین ئەبەخشین بە مەخلوق، یان ئەبەخشین بە خالق. دروستکراوی ئێمە یان لەبێ خۆشەویستی خۆمان بدەین بە ئەو، ترسی خۆمانیش هەر ببین بۆ لای ئەو، یان خۆشەویستی خۆمان و ترسی خۆمان ئەبین بەلای مەخلوقێک کەسێکی تر. ئەم کەسە وەکو ئێمەیە.
ئەوەی خۆشەویستی خۆی ترسی خۆی ئەبات بۆ لای کەسێکی تر چی لێ دێت، ئەوەی ببەت بۆ لای خاڵقی خۆی چی لێ دێتن. نورسی قسێکی زۆر جوانی هەیە، ئەڵێ ئەوەی تو خۆشەویستی خۆی ئەدەیە یەک یان ئەزانێت ئەتو خۆشەویستی خۆت یعنی دایە و خۆشت ئەوێ یان نازانێ. ئەگەر بزانێ زۆر شتێکی ناخۆش ڕوو ئادا، ئەوەی تو دڵی خۆت ئەدایە. زۆر جار پێم کەسێک ئەڵێ ئەم من دڵی خۆم دایە فلان کەس لەم دڵدا، ئەو ڕۆیش چی لێتەی دلەکەت نەما. ئێمە خۆشەویستی خۆمان ئەدەین بۆ گەنجاتی، بۆ ماڵ مەسەلەن، هەردووک ئەڕۆن ماڵ ئەڕوا و گەنجاتیش ئەڕوو نامێنێتن، هەردووک شت ئەڕۆن هیچ بەبێ ڕخسەت وەرگرتن. ئەتوو لە کاتێک زۆر ماشەڵڵە گەنج و جوان و ڕێک و پێک چەند ساڵێکی ترە سەر و چاوت تێکەچێ، ڕەنگەکەت ئەگۆڕێت، تواناکات خاوە بێ، دڵی خۆت داد ئەگەر بدەی بە گەنجاتی و گەنجاتیە خۆت و لە کاتی لەعنی قووەتی خۆت لەسەر لەم کاتەدا لەم عەمرەدا نابیت بەس تەماشای ئەو بکەی خلاص. ینی خۆشەویستی خۆت بدێ ماڵ ئەمەر شت سابت نینە ڕۆن. یان ئەڵێتن خۆشەویستی خۆت ئەدەی بە کەسێک ئەم کەسە زۆر ڕێزت لێ ناگرێ، وەکو باسمان کرد عاشقەکان وڵا معشوقی من سلامی لە من نەکرد ئەم شەو هەموو تەلەفۆنی منی دەست نەدایە، یان قسێکی نەخۆشی کرد، یان وتی وەڵاهی بە من ئەتو بەجدێلم، شتێکم لێ بیستووە و تەماشای من ناکە، ڕۆیشت ئەم شەو هەموو بەخ نانوی خەوی ناهێت. زۆر کەس خۆی ئینتیحاری کردووە لەسەر عاشقەکەی، خۆی ئینتیحاری کردووە، خۆی کوشتەوە، سۆتاوە، کەسەکە بوو لە لای دۆک خۆی لە سارە فڕاندی بە سارە ڕۆیشت. لەبەر چی قەمە کاکە؟ وەڵا کچەکە ئەو کچەی حەزی لێ کرد قسەی لەگە نەکرد، بەجێ هێشت ڕۆیشت شوو بە کەسێکی تر بکە. ئەم خۆشەویستیانە بووینە ستەنەمێک پەرستنی ئەم شتانە ئەکرێتن ئەم لەم سەر زەویەدا. کەسێک خۆشەویستی شەهوەتی هەیە. خوشک و برانی بەڕێز بۆ باسی ئەمە بابەتەکەی دەبێ ئێمە بزانین خۆشەویستی خۆمان بدەین بە چ جیهەتێک بە چ لەیەک. ئەگەر ئێمە خۆشەویستی خۆمان بدەین بە ڕەب العالەمین وەڵڵاهی زۆر شتی گەورە بۆمان ڕوو ئەدا. خۆشەویستی خۆت و ترسی خۆشت هەم بدە بە ئەو جیهەتە ئەوەی ئەتوانیت ترست لێ دوور بکە، نەخۆشەکان ئەوەی لێ ئەترسەی ئەوەی ترست لێ هەیە ڕوو بدات لەسەرت لێ دوور بخات و موسیبەتەکانت لەسەرت لابدا. خۆشەویستی خۆت بدە بە جیهەتێک بە کەسێک کو توانای ئەوە هەبێتن خۆشیت پێبەخشێت، ئەوەی حەزت لێیە بداتێ، ئەوەی هەر فکریشت لێ ناکەی لە خۆشیەکان بداتێ. ئێمە خۆشەویستی چمان هەیە؟ خۆشەویستی خۆشیمان هەیە و حەزەکەین ئەم خۆشیە بەردەوام بێ و ئەم خۆشیە زیادیش بێ کەم نەبێ. کەسێک هەیە خوشک و برانی بەڕێز بین ئەم نقطەیە ئێمە هەمومان متفقین لەسەر ئەوە، هەمومان خۆشیمان دەوێت، هەمومان خۆشەویستی خۆشیمان هەیە و حەزەکەین ئەم خۆشیە بەردەوام بێت، چ جارێک نێت ئەم خۆشیە بڕوات لە دەستمان بڕۆ و ئەم خۆشیە زیاد بێت کەم نەبێت، زیاد ببیت، هەر جار زیاد. ئەمە بەدەستی هیچ بەندێک لەسەر ئەم زەویەدا نییە.
ئەگەر ئێمە هەموو دڵمان خۆمان تەسلیمی دایک و باوکمان بکەین ئەمە کە بەکە بەرحەمترین کەسن نمونەی خۆش یعنی بەزەینە لەسەر ئەم زەویەدا ئەگەر ئێمە خۆشەوی خوستیمە خۆمان هەموو تەسلیمی ئەوان بکەین زۆر باشە چیان بێت حەزەکەن زۆر حەزەکەن ئێمە ئەو خۆشی ئێمە پێویستیمان پێیە و حەزمان لێیە بمان ببەخشن حەزەکەن زۆر بەڵام ئایا لە توانای ئەوەیاندایە ئەین توانای ئەوەیان هەیە ئەوەی حەزمان لێیە ئەو خۆشەویستی یعنی حەزەکەین بەدەستمان بێت بمان بدەتێ دایک باو دەتوانن زۆر جار هیچیان پێ ناکرێت بۆ مەناڵەکانیان بەس ئەگیرێن لەبەر چێ لەبەر بێتوانایان بێچارە مەسەلەن مناڵ نەخۆش بوو ئێمە ناساغ بووین کێتوینە لەبەر مەسەن شوێنە خەستەخانە ئەم دایک و باوکە چەند خۆشەویستی خۆمان دایە ئەوان چەند خۆشەویستی ینی خۆشەویستی ئێمە لە لای دڵیان چەند گەورەیە بەڵام چیان پێکرێ بەس ئەتوانن بوەستن و بگیرێن و هیچی تریان پێ ناکرێت خوشک و برانی بەڕێز ئەمێ بابەتی خۆشەویستی ئێمە دەبێت ئەم خۆشەویستیە تەسلیمی کەسێک بکەن کو توانای ئەوە هەبێتن ئەوەی حەزمان لێیە بمان بدەێت کوڕە بالعالەمین و حەزمان ئەنی توانای ئەوەی هەبێت دوو حەزیشی لێ هەبێ زۆر کەس هەیە توانای هەیە ئەوەی حەزمان لێ بمان بدەێت مەسەلا تو حەزت لە سیارەیەک شەریکەی توێتە ناتوانین سیارێک بداتێ توانای هەیە بەڵام پێت ئەدات ئەنا حەزناک ناوەڵام نادەتێ هەست هەوار بکەی سیارەت ئەداتێ ناوەڵ ئێوەی توانای هەیە بەڵام حەزەکە نا رب العالمین توانای هەیە وحەزەکە ولا يرضى لعبادي الكفر أصلا عكسي أوا رازين يا رب العالمين شتي خراب بسر بيت بولاد بيت ولا يرضى لعباده الكفر أما أوا دو شتكي ترسيم أو خوشويستي إما حزمان هيا بمن درز بيت يعني حزكين زياد بيت نروى ئەماش کێ پێکرێ حەزمان لە سەحەتە کێ دەتوانێت ئەم سەحەتەمان بۆ بەردەوام بکە هیچ جیهاتێک لەسەر ئەم زەویەدا ئەبەت هیچ کەسێک ناتوانێت زمانی ئەم سەحەتە ببەخشید بە ئێمە زمانی بدات نییە ئەمە بەس ئیشی رب العالەمینە زیادکردنەکە هەر ئیشی رب العالەمینە فەخوشک و بران بەرز ئەم خۆشەویستی ئەدەین بەخوا ئەبیتە دەرمانی دڵەکانمان ئەمە رب العالمین بە گەورەی خۆی پێمان ئەڵێت منە لە زۆرجار لە قورئان رب العالمین باسەکە بەم شێوەزە وەکو سوورەتی ئال عیمران ینی بەوەستینە سەر ئەم سوورەتە چەند ئایەتێک کو باسی ئەم خۆشەویستەی ئێمەکە أعوذ بالله من الشيطان الرجيم زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب قل أنبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وأزواج
مطهرة ورضوان من الله والله بصير بالعباد. خوشکو برانی بەڕێز تەماشا بکەن رب العالمین باسی ئەو شتانەی ئەکات، ئەو شتانەی کو ئێمە خۆشەویستیمان بۆ هەیە، یعنی جانبی جنسە زوینە حب الشهوات من النساء، هیچ سەڵامێک هەیە خۆشەویستی بۆ ژن نەبێ، حەزەکە ژنی هەبێت حەزەکات، ژنە حەزەکە مقابلی، یعنی موضوعی جنسی ئەمە شتێکی رب العالمین هەوە ئەو خۆشەویستی بۆ ئێمە داناوە. مناڵ هەبوونی مناڵ کوڕ بەتایبەت، قناطير المقنطرة من الذهب والفضة والخيل أما تماشي زيروزي وتماشي هبوني السيارة بك يعني هسبو أبشتانا وزوي أما همو رب العالمين لدواء شعر قل أنبئكم بخير من ذلك ئەوەی توانەی ئەوەی هەیە ئەوەی شتی ئێمە حەزمان لێیە بمان بداتێ و زیاترشمان بداتێ و بە بەردەوامین بداتێ رب العالمین للذين اتقوا عند ربهم لەبەر چه مروی تەقوادار خۆشەویستی خوای هەیە چونکی رب العالمین مستحقی ئەوەیە کە ئێمە خۆشەویستی خۆمان تەسلیم بکەین. ئەتو ئەو داخلی جێەکەت ئەکا جەنات تەجری من تحت الأنهار. هەر یەکێک لێمە ئێستا ئەوەی ئێستا تەماشای مناکە ئستیماعم دەرساکە باخ و بیستانت هەیە لە ئەم باغ و بیستانە ڕووبار لە بن ڕووبڕوە لەگەر ئەمە باغ و بیستانی بەبێ مشکیلە و ڕووباری عەجیب و غەریب لەناو بڕوە خالیدینە ئەمەیە مەوزوعەکە خوشک و بران بێت ئێمە خۆشەویستی بەردەوامبوونمان هەیە ئەمەش نییە لەسەر ئەم زەویەدا کەسیش پێی ناکرێت بمان بداتێ بەس رب العالمین خالیدینە هێشتا و ئەزواج مطهرە قیممەی حەیاتی بەهەشت لە خۆشیاندا لە جانبی جنسی لە جانبی جەسەدی لە جانبی دەرونی کەسێک قورآن بۆ بەسە مۆزانێک خوشک برانی بەڕێز ئەمە فطرەتی ئینسانە رب العالمین ئەوە فطرەتی ئینسان دروستی کردووە حەزی لەم شتانەیە ئەوەی باسەکە زۆر جار مەسیحیەکان مەتەلەن ئەوانەی ڕەهبانەکان ژن ناینن ژن ناینن ئەمە فطرەتی ئەمە باشییە ئە فطرەیە بەلعکس دژی فطرەتی خۆیانە لەبەر ئەوە هەموو وەراء الستار یعنی تەماشا بکەن لە پشت پەردە چی ئەکەنەوە قەبیحەتی عەجیب و غەریبەکەن خوشک بران ئەمە دژی فطرەتە ئینسانە حەزی پارەی هەیە حەزی لە زەواج هەیە لە جنس هەیە حەزی لە خانوو هەیە حەزی لە سارە هەیە حەزی لە ژیانێکی خۆشی هەیە بەڵام ڕێگەی بۆ تو دروست کردووە لە ئەم حەزایە ئەم خۆشەویستە ڕێگەی حەلال هەیە لە دنیا ڕێگەی حەرام ناوی ببەخ وليستعفف الذين لا يجدون نكاحا خوشکێک براک حەزەکە زەواج یعنی بگەتە مەبەستە بەڵام حرامە خوشکێک خۆی عڕسکە کچێک خۆی لە دەرەجەتی سفور بۆچێ وەڵەدا کەسێک بێت ببینێ قەمی بەلکو و بخۆ ئەزێ ئەمە نییە بەم حرامانە خۆی ئەپۆشێت لبرتي وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله رب العالمين درقابو أكاتوا روجيك تيد لم جيادة قلنا لك درقها بو أكاتوا لقيامتها فلسر أوش رازبونيش بدا زيتن أما همو برهمي چه همو برهمي أو خوشويستية كو أتو بخشي بو جهتك كو مستحقي خوشويستية خوش كبران برس والله غير خوشويستي خوا دڵەکانمان ئارام ناکە خۆشەویستی هەر کەسێکت هەبێ کاتێک خۆشیت ئەداتی کاتێکی کورت بەڵام کاتی لێ دوور کەوتی چیەک وازحە ئێستامە باسی چ ئەکێ کاتی ئەوەی خۆشەویستیت بۆ هەیە لێ دوور ئەکەوێ مە دوور ناکەوێ دوور ئەکەوێ چی لێتێ بەڵام ئەگەر زانیت ئەمە
لێت دوور کەوت حەزیش ناکات بتبینیت مصیبەتێکی ترە. خۆشک و برانی بەڕێز خۆشەویستی خۆمان بدەین بە ڕەب العالەمین. کاتی شەو هەڵدەستی کەسێک هەیە لە غەیری ڕەب العالەمین ئاگات لێبێ، ئاگەی لە تو بێ، ئەوە ئاگەی لە خەمەکانتە. زۆرجار ئەم قسە ئەڵێم خوشک و برانی بەڕێز ئێستا هەر لەم کاتەی ئەتو لەگەڵ منی کێ هەیە لەسەر ئەم زەویەدا حەز بە ئازارەکانت بکە، حەز بە هەموو نەخۆشەکانت بکە، حەز بە هەموو خەمەکانت بکە، دەردەکانت بکە. کەسێک هەیە لەسەر ئەم زەویەدا ئەوەی خۆشەویستیت بۆ هەیە بزانیت و بتبەخشێت. کەسێک هەیە لەسەر ئەمە زەویەدا ئەم خەم و کول و دەردەکانت هەنی ئاگای لێبێت و لە خەمیش تووشدا بێت و توانای ئەوش هەبێتن ببات حەزیشی لێ هەبێت. کەسێک هەیە ئەوەی لە دڵدایە بزانێت چت لە دلی توودایە و توانای ئەوەش هەبێت بۆ جێبەجێ بکە بداتێ. واللهی نییە غەیری ئەڵڵا نەبێ. مادەم بەس ڕەب العالەمینە ئەکرێت ئێمە ئەو خۆشەویستیە گەورەیە لە دڵماندا ببەخشین بە کەسێک یان ببەخشین بە ئەو ببەخشە بە ڕەب العالەمین تاکو بۆ خۆت باشە، بۆ ئێمە نەجاتە بین و هەموو شتانی تر بە ڕێگەی ئەم خۆشەویستە تێتە دڵماندا. خۆشەویستی باو بە ڕێگەی ڕەب العالەمین بێ، خۆشەویستی خێزان مناڵ، خۆشەویستی برادەر، خۆشەویستی ئەم کەونە هەموو ئەچتە دڵت. ئەتوش خۆشەویست ئەبی لە لای خەڵکەکان، گەش ئەبی مبارەکە بی. دائیمەن خوشک و برانی بەڕێز ئەوانەی خۆشەویستی خۆیان هەیە کاتی حەدیسی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، حەدیسی قودسی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووت رب العالەمینە هەگەر خوا عەبدێکی خۆشەویست چی لێ دێت؟ نیداعێک دێت، گازیەک یعنی هەوارێک دێت، بانگەوازێک دێت لەلای رب العالەمین. رب العالەمین خۆشەویستی فلان کەسی بووی، خۆشەویستی فلان کەسی هەیە، هەمووتان ئەم کەسە خۆشتان ببێت. ناوت ئەچیتە سەر زار و زمانی هەموو مەخلوقاتێک دوعات بە ئەکەن باست ئەکەن، بەڵام خوا ناکە ئێمە لە خوا دوور کەوتین خۆشەویستی خۆمان دا جیهەتێک نەمستەحەقیم خۆشەویستیە بێتن زلیلە بین، بێ ڕێزە بین بەرامبەر هەر ئەو کەسەی خۆشەویستت دایە و بەرامبەری رب العالەمین و بەرامبەری هەموو مەخلوقاتەکان. یا ڕەبی خۆشەویستی خۆت بکەیە دڵەکانماندا یا ڕەبی. یا ئەڵڵا یا ڕەبی ئەتوو کەینە شاهد کو ئێمە خۆشەویستی تومان هەیە یا ڕەب العالەمین. ناوت چەند جوانە، ناوت چەند جوانە یا ڕەب العالەمین. یا ئەڵڵا یا ئەڵڵا بێ بەشمان نەکەی لە خۆشەویستی خۆت، بێ بەشمان نەکەی لە بەرەکاتی خۆشەویستی خۆت، بێ بەشمان نەکەی لەو ڕۆژە کو قیامەتە هەموو نەخۆشیەکان کۆ ئەبن بەڵام ئێمە ئینتیزاری ئەوە ئەکەین. یا ئەڵڵا لەو ڕۆژەدا ئێمە سەرفراز بین، دڵخۆش بین، کەیف خۆش بین. هەر شاد و سەرکەوتوو بن. دوعای خێر بۆ ئێمە و بۆ کەس و کارمان بکەن. ئینشەڵڵا خۆشەویستیەکی دەرەجێکی زۆر بەرز رب العالەمین پێتان ئەبەخشێ و بەمەنیش بەخشێ تاکو لەم ژیانەدا بسەرکەوین، سەرکەوتن بینین لەسەر هەموو ئازارەکان. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.